بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. قوتابیان خوشکان برانی ئازیز، سلام و ڕەحمەتی خوای پەروەردیگارتان لێبێت. لە بابەتێکی دیکەی زانستی قورئان، علومی قورئان بە خزمەتتان دەگەمەوە کە لەو وانەیەشدا دەچینە کۆمەڵێک خاڵ کە زۆر جێگای سەرنجن و هەروەها دەبێتە هۆکاری ئەوەی کە نەک لە بەرامبەر حرف و پیتێکدا خێرمان دەستکەوێ، بەڵکو لە کاتی قورئان خوێندنەوەدا لە جیاتی خێرێک دەیان خێرمان دەستکەوێ، لە جیاتی قازانجێک دەیان قازانجکەین. کە عولەما و زانایانی ئێمە دەفەرمون زۆرێک لە مسلمانان کاتێک کە قورئان دەخوێننەوە خەیاڵ و بیریان تەنها لای ئەوەیە کە لە بەرامبەر پیتێکدا کە دەیخوێنن خوای گەورە چاکەیەکیان بۆ بنووسێت و چاکەکەشیان بۆ ببێتە یەک بەدە. بەڵێ ئەو حەدیثە صەحیحە و دروستە، بەڵام پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى. بێگومان کردارەکان پاداشتەکەیان بەپێی نیەتە و مرۆڤیش ئەو نیەتەی دەست دەکەوێت، پاداشتی ئەو نیەتەی دەست دەکەوێت کە لە دڵی خۆی گرتووە. بۆیە لە کاتی قورئان خوێندنەوەدا ئێمە دەکرێت لە جیاتی تەنها ئەوە مەبەستمان بێت کە لە بەرامبەر حرفێکدا چاکەمان بۆ بنووسرێ، دەکرێت کۆمەڵێک نیەتی دیکەش بێنین، دەکرێت کۆمەڵێک شتی دیکەش لە دڵی خۆمان بگرین لە کاتی قورئان خوێندنەوەدا، بۆی لێ کاتیدا هەم خێری قورئان خوێندنەوەکەمان بگاتێ و هەمیش وەک دەڵێ نیەتی ئەوانەشمان بۆ بنووسرێ کە لە دڵی خۆمان گرتوون لە کاتی قورئان خوێندنەوەدا. چونکە ئینسانی زانا، ئینسانی عالم لەگەڵ کەسی نەزان جیاوازیەکەی ئەوەیە زۆر جار کەسێکی ناشارەزا جاری وایە عیبادەتی زۆر دەکات، زۆر ماندوو دەبێ، بەڵام لەبەرەوەی لێی نازانێ نیەتی تەنها یەک کردار دێنێت، یەک عیبادەت دێنێ، خێری یەک عیبادەتی بۆ دەنووسرێ. بەڵام کەسێکی زانا لێ کاتیدا جاری وا هەیە چەند شتێک لە دڵی خۆی دەگرێ، خوای گەورە بەپێی نیەتەکەی هەموو شتەکانی بۆ دەنووسێ. هەر بە نمونە کەسێک ڕۆژووی قەرزی لەسرە، بە نمونە ئەگەر کەسێک لێی بزانێ ڕۆژە قەرزەکانی خۆی دەخاتە دووشەممان، دەخاتە پێنجشەممان، دەکاتە دەیان خاتە سێزدە و چواردە و پازدەی مانگ، بۆی هەم قەرزەکەی لاچن، هەمیش سونەتی دووشەممان و پێنجشەممان و ئەیام البیضی بۆ بنووسرێ. بە نمونە ئەو کەسەشی کە قورئان دەخوێنێتەوە بە هەمان شێوە دەکرێت کۆمەڵێک نیەتی باش لە دڵی خۆی بگرێ بۆ ئەوەی خێری هەر هەمویانی بۆ بنووسرێ. جا لەگەڵم بن و خاڵەکان لای خۆتان بنووسن لە کاتی قورئان خوێندنەوەدا خۆم و ئێوە هەموو لایەکمان بە ئەو نیەتەمانەمان لە دڵدا بن، بە ئەو نیەتانە بێنین، با بەو نیازانە قورئان بخوێنین بۆی خێری هەمویانمان دەستکەوێت. خاڵی یەکەم، قورئان دەخوێنم بە نیەتی ئەوەی زانست و زانیاریم زیاد ببێت و کاری پێ بکەم، کە ئەوان هەمویان ئایەت یا حەدیثیان لەسەرە. ئەگەر بە نیەتی عیلم زیاد بوون قورئان بخوێنی، خێری طالبی علمت دەگاتێ، کە حەدیثی صەحیح پێغەمبەرە صلی الله عليه وسلم طالبی علم هەرچی دروستکراوی وشکایی و دەریایی هەیە دوعای لێخۆشبوونی بۆ دەکات و مەلائیکەتەکان باڵی میهرەبانی خۆی بۆ ئەو کەسە ڕادەخەن لەبەر ئەوەی ڕازین لەو کارێک کە داوای کردووە. بۆیە کاتێک من و تۆ قورئان دەخوێنینەوە با نیەتی ئەوەمان هەبێت بەهۆی قورئانەوە عیلممان زیاد بێت و ئەو عیلمەی کە زیادی دەکەین کاریشی پێ بکەین. خاڵی دووهەم، کاتێک قورئان دەخوێنمەوە با بە نیەتی ئەوە قورئان بخوێنمەوە کە قورئان ببێتە هیدایەت دەرم، ببێتە ڕێنمونی کارم، کە یەکێک لە سیفەتەکانی قورئان بریتیە لە هادی و یەکێک لە سیفەتەکانی پێغەمبەرمان دیسان صلی الله عليه وسلم هادیا ومبشرا ونذیرا، و قورئان بۆ ئەوە هاتووە هیدایەتی پێوەربگرین. بۆیە کاتێک کە قورئان دەخوێنینەوە با بەو نیەتە قورئان بخوێنینەوە کە بەهۆی قورئانەوە هیدایەت بدرێن، بۆی خێری ئەو کەسانەشمان بگاتێ کە بەدوای هیدایەتەوەنا. نیەتی سێهەم، قورئان دەخوێنم بە نیەتی گفتوگۆکردن و مناجاتکردن لەگەڵ خوای پەروەردیگاردا. باسمان کردووە جاریکە هەر ئاەتێک دەیخوێنیەوە وا دانێ نامەیەکی تایبەتە لە خواوە بۆت هاتووە.
ئەتۆ کە قورئان دەخوێنیەوە نیەتت وابێ مناجات و گفتوگۆ لەگەڵ خوای پەروەردیگار دەکەی. وێ ڕای پاداشتی قورئان خوێندن خێری مناجات و گفتوگۆکردنیشت دەست دەکەوێت لەگەڵ خوای پەروەردیگاردا کە ئەو گەورەیە بێگومان هەموو کەس پێی ناگات و دەست هەموو کەس ناکەوێت. خاڵی چوارەم، قورئان دەخوێنم بە نیەتی ئەوەی قورئان ببێتە شیفا و چارەسەری نەخۆشیەکانی دڵم و هەروەها نەخۆشیەکانی جەستەم. فيه شفاء للناس يا أيها الناس إن بە نەسی ئاەت خوای گەورە قورئانی کە ناردووە یەکێک لە وەسفەکانی قورئان ئەوەیە کە قورئان شافیە، قورئان شیفایە و قورئان چارەسەرە بۆ نەخۆشیە دەرونیەکان و جەستەییەکانیش. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە هەردوو بوارەکەدا هەم ئەوانەی کە لە دڵدا نەخۆش بوون قورئانی بەسەردا خوێندونە فعلەن چارەسەری نەخۆشیە دەرونیەکانی کردووە بە قورئان، و هەمش ئەوانەی کە جەستەیان نەخۆش بووە زۆر جار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فاتحە تەعەووذەکان و ئاەتەکانەکەی بەسەردا خوێندونەتەوە و قورئان چارەسەری کردوون. بۆیە کاتێک قورئان دەخوێنیەوە نیەتی ئەوە بێنەکە و قورئانە ببێتە شیفا بۆ دەروونت، بۆ جەستەت، وەروەها بۆ دەوروبەرت، بۆ کەسوکارت، بۆ ئەو نەخۆشانەی کە تۆ لە خەیاڵ و لە مێشکردان و خەمیان بۆ دەخۆی و پێت خۆشە چارەسەر ببن. خاڵی پێنجەم، قورئان دەخوێنم بە نیەتی ئەوەی کە قورئان لە تاریکاییەکان بمهێنێتە دەرێ بەرەو ڕووناکی. هەمومان دەزانین یەکێک لە وەسفەکانی قورئان بریتیە لە نور، ڕووناکی. قورئان نور و ڕووناکیە بەو معنایەی کە ئەگەر قورئان بخوێنیەوە قورئان لە تاریکاییەکانی جەهالەت و نەزانینی دنیا دەرت دێنێ بەرەو ڕووناکی و هیدایەتی خوای پەروەردیگار دەتبا و لە قیامەتیش لە تاریکاییەکانی قیامەت قورئان ڕزگارت دەکا ئەگەر قورئانت پێبوو بێت و بەو نیەتە خوێن دەبێتت بەرەو ڕووناکی بەهەشتت دەبات و دەتگەێنێت بە دیدار و لیقای خوای پەروەردیگار. بۆیە قورئان دەخوێنم بە نیەتی ڕزگاربوونم لە تاریکاییەکان و هەروەها ڕۆیشتنم بەرەو ڕووناکی کە ئەوەش بۆ خۆی هەوڵێکە، ماندووبوونێکە و عیبادەتێکی زۆر گەورەیە. ئاگات لێی بێ لە قورئان خوێندن و لە یەکبەدە خێرەکەی زۆر زۆر زیاترە. یەکێکی دیکە لە نیەتەکان کە پێویستە لە کاتی قورئان خوێندندا لە دڵی خۆمانی بگرین کە ئەوانە هیچی ناوێ هەمان قورئان خوێندنە دەیخوێنی، تەنها کە دەسیە سەر قورئانەکە ئەو نیەتانە لە دڵتدا حازرکە، ئەو نیازانت لە دڵی خۆتدا خڕکەوە. خوای پەروەردیگار هەموو خێرەکانت بە حەدیثەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە پێی نیەتەکەی خۆی خوای گەورە خێری هەر هەمویانت بۆ دەنووسێ. خاڵێکی دیکە، خاڵی شەشەم، قورئان دەخوێنم بە نیەتی ئەوەی قورئان ببێتە چارەسەری دڵڕەقی، ئارامی دەروون و زیندووکردنەوە و ئاوەدانی دڵ. گومانی تێدانی کە ئەو کەسەی کە قورئان دەخوێنێتەوە ئەگەر تێکهەڵ بێت بە ئاەتەکان، ئەگەر زۆر دڵڕەقیش بێت ئاەتەکان دڵی نەرم دەکەن. هەمومان دەزانین ئەوانەی کە سەحابەی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم، بڕۆ سەیری ژیانی عومەری کوڕی خەتاب کە پێش ئەوەی ببێتە موسڵمان چ دڵڕەقێک بوو، بەڵام کاتێک ئاەت بەسەر دڵی داخوێندرایەوە بوو بەچی خالیدی کوڕی وەلید سەرکردەی بتپەرستەکان بوو، هۆکاری تێکشکانی موسڵمانان بوو لە جەنگی ئوحود، بەهۆی ئەویەوە 70 سەحابە شەهید بوو. بەڵام دەزانین دوایە سەرکەوتنێک و گەورەیەکی بۆ ئیسلام تۆمار کرد. عیکرەمەی کوڕی ئەبوو جەهل بتپەرست بوو، دواتر بوو بەسەرکردا و وەحش بکوژی هەمزە بوو. بەڵام کاتێک قورئانی بەسەردا خوێندرایەوە و قورئان چوویە دڵیەوە چ بە شەرێکی لێ دەرچوو، دواتر موسەیلەمەی کەذابی کوشت، خراپترین مەخلوقی سەرزەوی ئەو کات کە داوای پێغەمبەرایەتی دەکرد. بۆیە قورئان دەخوێنمەوە بە نیەتی ئەوەی ئەو دڵڕەقیەی کە لە ناخ و دڵمدایە نەرم ببێ و هەروەها دڵم ئارامی و ئاسوودەیی بەسەردا ببارێت و دڵم ئاوەدان ببێتەوە بەو ئاەتانەی کە دەیخوێنم. خاڵی حەوتەم، قورئان دەخوێنم بە نیەتی ئەوەی بۆم ببێتە خوان و سفرەیەکی ڕازاوی خوایی. هەموو ئەوانەی کە لە دەوری قورئانن وەک ئەوەی وایە لەسەر سفرەی خوای پەروەردیگار کۆ ببنەوە، وەک ئەوەی وایە میوانی خوای پەروەردیگار بن و مناجات و گفتوگۆ لەگەڵ خوای پەروەردیگار کەن. بۆیە کاتێک کە قورئان دەخوێنیەوە نیەتی ئەوە بێنە، بەو نیەتە بچوو
کە چوویەتە سەر سفرەیەک چوویەتە سەر خوانێک کە خوانەکە خوانی خوای پەروەردیگارە، سفرەی پەروەردیگارە، میوانی پەروەردیگاری دیدار و گفتوگۆت لەگەڵ خوای پەروەردیگارە، ئەوەی قسەت لەگەڵ دەکات و ئەوەی قسەی لەگەڵ دەکەی خالیق و بەدیهێنەرەکەتە، بەو نیەتە بڕۆ سەر قورئانەکەت کەوا بزانە قورئان سفرەی خوای پەروەردیگارە و بۆ تۆ ڕازێنراوەتەوە و بۆ تۆ حازر کراوە. خاڵی هەشتەم قورئان دەخوێنم بە نیەتی ئەوەی کە قورئان لە بێ ئاگایی ڕزگارم کە وەلەو کەسانە بم کە هەمیشە بەدڵ زیندوو حساب دەکرێن. حەدیثی صحیح پێغەمبەرە صلی الله عليه وسلم هەر کەسێک ڕۆژێ 50 ئاەت بخوێنێتەوە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لەگەڵ غافلین حسابی بۆ ناکرێت و لەگەڵ ذاکرین الذاکرین الله كثيرا والذاکرات لەگەڵ ئەو کەسانە حساب دەکرێت کە هەمیشە یادی خوای پەروەردیگار دەکەن. ئەوەی یادی خوای پەروەردیگار دەکات فەذکورونی ئەذکورکم یادم بکەن یادتان دەکەم، باسی خوا بکە خوا باست دەکاتەوە. لێرە کەلامی خوا بخوێنەوە لە ئاسمانەکاندا خوای گەورەش هانازیت پێوە دەکات. بەو نیەتە قورئان دەخوێنمەوە، بەو نیەتە دەچمە سەر قورئانەکەم کە لەبێ ئاگایان حساب نەکرێم، دڵم بە ئاگا بێتەوە و دڵم زیندوو بێت و یادی خوای پەروەردیگاری تێدا بێت. خاڵی نۆیەم قورئان دەخوێنم بە نیەتی ئەوەی دڵنیایی و ئیمانم زیاد کە. یەکێک لە تایبەتمەندیەکانی ئیمانداران ئەوە بوو کاتێک کە ئاەتەکانی خوای پەروەردیگاریان دەخوێندەوە ئیمانیان زیاد دەبوو. فعلا ئاەت و قورئان چەندان ئاەتی صریحمان هەنە کە ئیمان بەهۆی خوێندنەوەی قورئان زیاد دەبێت. کاتێک کە قورئان دەخوێنمەوە تەنها بۆ ئەجرەکەی نایخوێنمەوە، بۆ ئەوەش دەیخوێنمەوە کە ئیمانەکەم زیاد بوو، کە ئیمانەکەم زیاد بوو پاداشتی کردەوەکانم زیاد دەبێت، کە ئیمانەکەم زیاد بوو لە خوا نزیک دەبمەوە، کە ئیمانەکەم زیاد بوو لە گوناه دوور دەکەومەوە، کە ئیمانەکەم زیاد بوو لە بەهەشت نزیک دەبمەوە، لە جەهەنەم دوور دەکەومەوە. بۆیە نیەتێکی دیکە کە دەیهێنم لە کاتی قورئان خوێندندا ئەوەیە کە نیەتی ئەوە دێنم ئیمانەکەم وإذا تليت عليهم آياتنا زادتهم إيمانا کاتێک دەخوێندرایەوە بەسەریاندا بەڵگە و نیشانەکانی ئێمە سەحابەکانی پێغەمبەر ئاوا بوون ئیمانیان زیاد دەبوو. بۆیە منیش کاتێک کە قورئان دەخوێنمەوە بەو نیەتە دەیخوێنمەوە ئیمانم زیاد بێت. خاڵی دەهەم قورئان دەخوێنم بە جوانی و ڕێکی بە نیەتی ئەوەی بتوانم فەرمانەکانی خوا جێبەجێ بکەم. ئاەت خوێندنەوە، ئاەت زانین، قورئان زانین بۆ خۆی عیبادەتێکە، کارپێکردنی عیبادەتێکی دیکەیە. حەدیثەکانمان لە دەرسانی ڕابردوودا باسکردن ئەو کەسێک کە قورئان دەخوێنێتەوە و کاری پێدەکا قورئان دەبێتە شەفاعەتکاری، بۆ خۆی دەبێتە شەفاعەتکاری کەسوکاری، بەهۆی ئەوەوە تاجی زێڕین و نورین دەخرێتە سەرسەری دایک و باوکی بە پلەکانی بەهەشتدا بەرز دەکرێتەوە. بۆیە بەو نیەتە قورئان دەخوێنم کە کاریشی پێ بکەم بۆی هەم خێری خوێندنەکەم گاتێ هەم خێری کارکردنەکەم بگاتێت. خاڵی 11 قورئان دەخوێنم بە نیەتی ئەوەی بە هەر پیتێک دەخێرم بۆ بنووسرێ، چونکە خوای پەروەردیگار وعدی داوە بەڵێنی داوە چاکە یەک بەدە حیسابکە، هەر چاکەیەک دەیکەی لای خوای پەروەردیگار یەک بەدە بۆت حساب دەکرێت. بۆیە منیش کاتێک کە قورئان دەخوێنمەوە بە نیەتی ئەوە دەخوێنمەوە لە بەرامبەر هەر پیتێکدا چاکەیەکم بۆ بنووسرێت و هەر چاکەیەکیش بۆم بێتە 10 چاکە و ئەگەر نیەتەکەم پاک بوو خاوێن بوو دەگونجێت خوای پەروەردیگار بۆم کا بەیەک بە 100 و یەک بە 700 و بە زیاتریش. خاڵی 12 قورئان دەخوێنم تا قورئان ببێتە شەفاعەت کار و وەلە قیامەتدا بەهۆی قورئانەوە شەفاعەت بۆ خۆم سۆگەرکەم. قورئان دەخوێنمەوە بە نیەتی ئەوەی قورئان ببێتە شەفاعەتکار و تکاکارم، چونکە حەدیثی صەحیحە باسمان کردووە قورئان شەفاعەت دەکا بۆ خاوەنەکەی، بەرگری لە خاوەنەکەی دەکا و خوای پەروەردیگار بەرگریەکەشی وەردەگرێت. قورئان دەخوێنم بە نیەتی شوێنکەوتنی وەسێت و ئامۆژگاری پێغەمبەرمان صلی الله عليه وسلم، چونکە پێغەمبەرمان لە دەیان حەدیث و فەرمودەدا فەرمانی پێکردووین و ئەمری پێکردووین کە قورئان بخوێنینەوە. بۆیە کاتێک قورئان دەخوێنمەوە نیەتی ئەوەش دێنم کە ئەمری پێغەمبەرەکەم صلی الله عليه وسلم جێبەجێ دەکەم. خاڵی 14 قورئان دەخوێنم بە نیەتی ئەوەی خوا بەو قورئانە بەرزم کاتەوە خۆم و دەوروبەرەکەم، هەر ئاەتێک لەبەرتە، هەر ئاەتێک دەیخوێنی، هەر ئاەتێک کاری پێ دەکەی، هەر ئاەتێک لە دنیادا چەند جار دووبارە و تیکرارت کرد بێتەوە
حديثی صحی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسمان کردووە کە لە قیامەتدا ئەوەندە زیاتر بە پلیکانەکانی بەهەشدا سرد دەخات و بەرزت دەکاتەوە. بۆیە بەو نیەتە قورئانەکەم دەخوێنمەوە، نیەتی ئەوەش دێنم لە کاتی قورئان خوێندندا کە ئەو قورئانەی خوێندومەتەوە بە پلەکانی بەهەشدا سرم خات و بەرزم کاتەوە، بمگەێنێتە فیردەوس و پلە هەرە بەرزەکانی بەهەشت. خوای گەورە بەنسیب هەموو لایەکانی کات. پشتیوان بەخوای پەروەردیگار لە دەرسی داهاتوودا خاڵەکانی دیکە و نیەتەکانی دیکەش باز دەکەین. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.